کۆمەڵێک نەخۆشمان هەیە کە گەڕانەوەی ترشەڵۆکی گەدەیان هەیە. ئەمانە ئەگەر ڕێنمایی پزیشک جێبەجێ بکەن لە ڕەمەزانە ئەتوانن ئیسفادەیە لە ڕۆژەکان بکەن لەگەڵ بەکارهێنانی عیلاجەکانیانە. بۆ نمونە ئەگەر لە کاتی ئیفتارە ڕێژەیەکی کەم لە خواردن بخۆن، مەعیدەیان زۆر پڕ نەکەن، ئەو خواردنانەی کە عەزیەتیان ئەکا وەکو خواردنە چەورەکان، سوورەکراوەکان، خواردنە ترشەکان، خواردنەوەی کۆکا کۆلا و چای خەست و قاوە، تا ڕادەیەک بە دوور من لەم خواردنانە ئیسفادە لە ڕەمەزانەکەکان ئەتوانێت زۆر بە ئاسانی بە ڕۆژوو ببن و لە کاتی پاشێویشە ڕێژەیەکی زۆر لەم خواردنانە نەخۆن و عیلاجەکانیان ئەگەر پێویست بوو پێش پاشێو یان پێش ئیفتار بە نیو سەعات خواردنەکانیان بخۆن و لە کاتی خەوتندا بە دوور بکەونەوە لە خواردن بۆ ماوەی 3 سەعات ئەگەر توانیان 3 سەعات پێش خەوتن هیچ نەخۆن و لە پاشێویشدا دوای خواردن مدەیەکی زۆر بمێنەوە و ڕاستەوخۆ نەخەون بەسەر خواردنەکانیانە. ئەو نەخۆشە بەڕێزانەی کە ئیلتیهابی کە بڵێن ئیلتیهابی مەعیدە یاخود برینی گەدەیان هەیە، ئەمانیش ئەگەر برینەکەیان زۆر ئەکتیڤ نەبێ، نەزیفی لەگەڵ نەبێ، زۆر قوڵ نەبێت کە ئەمانە بە نازور تەشخیص دەکرێ، ئەتوانن بە ڕۆژوو بن ئەگەر برینەکان کۆنتترۆل کرابێ بە وەرگرتنی عیلاج بە ژەمێک یان دوو ژەم لە پاشێوی ئێواراندا و دوورکەوتنەوە لەو خواردنانەی کە باسمان کرد بۆ و نەخۆشانەی کە گەڕانەوەی ترشەڵۆکیان هەیە. سمارت وەرچەرخانە.